هێشتا هێندە بەسەر ڕاپەڕینی ساڵی 1990 تێنەپەڕی بوو کە بەرپرسانی پارتی وێکێتی بە تاڵانکردنی سامانی گشتی و ئاودیوکردنی شۆفڵ و قرتاندن و لێکردنەوەی تەلی کارەبا پەیامیان بە تەواوی خەڵکی کوردستاندا لە ساڵانێکی پڕ لە خۆخۆری و قاچاقچێتی و دزی و تاڵانی لە پێشیانە. سەرانی حکومڕانی پارتی وێکێتی ماوەی 33 ساڵە هەرچی پارە و داهاتی تێدا بوو بێتە ئاویان لێ نەخواردووەتەوە و دەستیان بۆ بردووە. ئەوەشی بیری لێ نەکەنەوە سامانی نەتەوەی و تەندروستی ئاوڵاتیان و تێکدانی سروشت و نەوەی داهاتووی وڵاتە. گەرچی لە کللتوری سیاسیدا نابێ کەسی سیاسەتوان و بەرپرسی حکومی کاری بازرگانی بکات چونکە هەردوو بوارەکە تێکەڵ دەکات و سیاسەت دەخاتە خزمەتی بازرگانیەوە، بەڵام بەرپرسەکانی زۆنی زەرد و سەوز ئەو سنوورەشیان تێپەڕاند. ئەو بزنسەی دەیکەن یەک پارچە نمایشی قێزەونە و نمونەیەکی ناشرینی بازرگانیکردنە. بەرپرس و فەرماندە و ژەنەراڵە حیزبیەکان بە قۆرغکاری و دروستکردنی کۆمپانیای وەهمی و دەستگرتن بەسەر کەرتی جیاواز و خۆشەریکردنەوە لەگەڵ بازرگانان و سندنی سەرانە و دروستکردنی مافیای بە قاچاق بردن نمونەیەکی نامۆیان بۆ حکومڕانی ئەم ناوچەیە زیاد کردووە. لە دوای ڕاپەڕینەوە بەرپرسانی باڵای یەکێتی و پارتی خراپترین نمایشیان لە بواری بەرهەمە خۆماڵیەکاندا لە ڕێژمارەیە کۆمپانیا و بازرگانی بێویژدانەوە کرد. هەرچی بەردەستیان بکەوێت و هاوردە و هەناردەی دەکەن تەنیا بەمەرجی ئەوەی ئەو کاڵایە بتوانێت گیرفانیان پڕ بکات. ئەمەش مەترسیەکی ڕاستەقینەی لەسەر ئاسایشی خۆراک دروست کردووە و ژمارەی توشبوانی شێرپەنجە لە هەرێم موشەکە ئاسا لە بەرزبوونەوەدایە. کاتێکیش بەوەی کاڵای خراپ و ژینگەی نالەبار و خۆراکی بێکوالیەتیەوە خەڵکی کوردستان نەخۆش دەکەون، کۆمپانیاکانی دیکەی حیزب و بنەماڵە لە بواری دەرمان و پێداویستی پزیشکیدا بۆ سەیان بۆ ئاوڵاتیان داناوە و خراپترین جۆری چارەسەری پێدەفرۆشن و بەسەریدا ساغی دەکەنەوە. ئەمە شێندەی دیکە کەلاوەی کەرتی تەندروستی وێران دەکات. کۆمپانیا حیزبیەکان لە ڕێی بازرگانە ناتەندروستەکەیانەوە لەسەر جەم بوارەکاندا و لە نێویاندا خۆراک و تەندروستی فۆرمێکی مەترسیداری بزنسیان لە جیهاندا هێناوە و زەحمەتە لە هیچ دەسەڵاتدارێکی خۆسەپێنی دنیا هاوشێوەی هەبێت.